هەواڵەکانی 12 کاتژمێری ڕابردووی هەولێر و دەوروبەرین بۆ هێناون دوێنێ ئێوارە چەند دەنگێکی بەهێز یەک لە دواییەک لە بەشێک لە گەڕەکانی هەولێر و هەروەها دەوروبەری فڕۆکەخانە دەبیسترا. دوای ئەوە چەند تەنێک بە ئاگرەوە لە ئاسمانەوە دەکەوێتە خوار و لە چەند شوێنێکی جیاواز هەروەکو لە گەڕەکی ئازادی و هەروەها لە دەوروبەری فڕۆکەخانە و لەسەر ڕێگای هەولێر کۆیە. بەپێ زانیاری هێزە ئەمنیەکان هیچ زەرەرێکی جیانی نەبووە، تەنها هەندێک ئۆتۆمبیل ینی جامی دواوەیان شکاوە لەگەڵ جامی سەرەوە و یاخود دەتوانین بڵێن زەرەرەکە تەنها بە ئۆتۆمبیلەکان کەوتووە بەبێ ئەوەی هیچ زەرەرێکی جیانی هەبێت. ئەمە لە هەمان کاتدا لە فڕۆکەخانەی هەریریش یان دەتوانم بڵێم لە هەریریش هاوڵاتیان گوێبیستی دەنجی گەورە بوون و لە دەوروبەری فڕۆکەخانە چەند تەنێک بە ئاگرەوە لە ئاسمانەوە دەکەوێتە خوار و لە هەریریش بەبێ زیانی گیانی ڕووداوەکە کۆتایی دێت. لە دوێنێەوە تا ئێستا نزیکەی 10 دەنگ یان زیاتر بیستراوە کە تا ئێستا سەرچاوی ئەو دەنگانە دیار نییە و هەروەها هیچ بڵاوکراوەیەکی فەرمیش نییە سەبارەت بەو دەنگانە. بەڵام ڕەنگە هەروەکو ڕۆژانی ڕابردوو هێرشی درۆنێ بیت و لەلایەن سیستەمی دژە درۆنەوە لەلایەن سیستەمی دژە موشەچیەوە وەڵامی درابتەوە کە دواهەمین دەنگ ئەم بەیانیە دوای بانجی بەیانی بوو کە 2 دەنجی لەسەر یەک بوو. خۆم لە گەڕەکی ئیسکان بووم گوێبیستی دەنگە بەهێزەکان بوو.